بنای خوای بەخشندە و میرەبان سڵاوتانەوە بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی پێیامی ڕۆژداتین و خزمەتتان لەگەڵ هاوکارم جەلال بۆ هیوای ئەمڕۆژ سەرجەم بڕگۆ بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی عزیز بێت. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بۆ هیوایی کە خوای پەروەردگار نوێژ و تەعات و عیبادەتی ئەم ڕۆژمان لێ قبوڵ بکات بە تایبەتی حەجی حاجیانمان کە ئەمڕۆ دیارە بەرەو کێوی عەرەفات بەڕێ دەکەون و یەکێکە لەو ڕۆژە گرنگ و پیرۆزانەی کە بە درێژایی ساڵتیدا هەن و دەرفەتێکە بۆی کە لەم ڕۆژەدا عیبادەتێکی تایبەت و بە تایبەتی بە دوعاکردن زیاتر کاتەکەی بەرینە سەر. ئەم ڕۆژ هەندێک بڕگە بابەتمان لە پەیامی ڕۆژ بۆ ئامادەکردوون کە سێ بابەتی سەرەکین دیارە بابەتی یەکەمیان قسەکردنە لەسەرەوەی کە سبەینێ دەچینە ناو یەکەم ڕۆژی جەژنی قوربانەوە ئیدی وەکو سونەتێکی یاینی پیرۆزی ئیسلام وەروەها عورفێک کە کۆمەڵگەی کوردی هەمیشە پابەندە بەو سونەتە جوانەی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت کە ویش قوربانیکردنە بۆیە دەمانەوێت بزانین پلانی کوشتارگاکان چۆنەوە بە تایبەتی کوشتارگەی نوێی سلێمانی ئایا بۆ ڕۆژانی پیرۆزی جەژنی قوربان چ جۆرە پلانێکی ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. بەڵازیان لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە کار و چالاکیەکانی دەستگای بەخشین دەکەن کە پێش جەژنی قوربان بزانین ئەوان چ جۆرە کار و چالاکیەکیان ئەنجام داوە ئەو کارە خێرخوازانە چین کە لە دەستپێکی جەژندا پێشکەشی کەم دەرامەت و هەژاران و بێباوکانیان کردووە لە دەستپێکی جژنی قورباندا. بە درێژایی یەک ساڵ خوای گەورە تەنها لە یەک ڕۆژدا دێتە ئاسمانی زەوی و گوێ لە مرۆڤەکان دەگرێت لە بەندەکانی دەگرێت و ئەمڕۆ حاجیانمان هەمویان بەرەو کێوی عەرەفات بەڕێ دەکەون بۆیە گرنگە لەم ڕۆژەدا بزانین ئایا چاکەکاری لەم ڕۆژەیە چی بکرێت جگە لە حاجیان ئینسانی موسڵمان چۆن چ جۆرە کارانێکی چاک ئەنجام بدا وەروەها پرۆژەی قوربانیکردن لە ئێستادا کە سبەینێ موسڵمانان دەستەکەن بە قوربانیکردن خێر و چاکەکە بە چۆنێتی قوربانیکردنەکەی چییە تەوەری کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت. وەڵازن دەستپێکیش دەچین لای بڕگەی کەشوها بزانین پلەکانی گەرمای کەشوها لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان چەندە پێکەوە بینەری دەبین.
ئازیزان و خۆشەویستان پاش پێشبینی کەش و هەوا دەستپێکی ئەمڕۆمان دەچینە لای گۆرانیەکی هونەرمەند خالید عەبدوڵڵا دیارە پەیوەستە بەم ڕۆژە و بۆ عیباداتانی بەتایبەتی کە لەم ڕۆژدا بەڕێوە دەچن با پێکەوە بینەری ئەو گۆرانیە بین. لبيك پەیمان بێ چی دیکە تۆ نەڕەنجێنم لبيك پەیمان بێ سنووری تۆ نەبەزێنم لبيك 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 اللهم لبيك اللهم لبيك هاتوما دەرگای تۆ باپەڕانەوە باگیریان و بافر مێسک و نێزا و لەوانەوە هاتوومە دەرگای تۆ من داواکاری غوفرانم لە ئومەتی موحەممەدم من کا موسڵمانم لبيك 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 اللهم لبيك اللهم لبيك لبيك اللهم لبيك لبيك اللهم لبيك میری تۆ بێ کۆتایە و بێ سنوورە بۆ ئەو کەسە یەکتا پەرستە و دڵپڕ لە نوورە یەکتا پەرستم ئەی ئیلاهی تاژە دەستپێرم بەندەی دەڕون برسیم تەنها بە یادی تۆ تێرم لبيك 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 اللهم لبيك اللهم لبيك لبيك اللهم لبيك لبيك اللهم لبيك وستاني مالا كيف عرفات آوات ديرين بول فضلي تو وبديهات ڕژێنە لێزمەی مهرەبانیت ئەی پەروەردگار بۆ میوانانی ماڵی خۆت ئەی غەفور و غەفار لبيك 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 اللهم لبيك اللهم لبيك پەیمان بێ چی دیکە تۆ نەڕەنجێنم لبيك پەیمان بێ سنووری تۆ نەبەزێنم لبيك 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 اللهم لبيك اللهم لبيك اللهم لبيك اللهم لبيك اللهم
بەڵێ بینەرانی عزیز لە یەکەم ڕۆژی جەژنی قورباندا مسلمانان لە هەرێمی کوردستاندا قوربانێکی زۆر دەکەن و مەڕ و ماڵات ئاژەڵێکی زۆر سەر دەبڕن و گرنگە بزانین کە لایەنی پزیشکی ئەو مەڕی یاخود ئەو ئاژەڵی کە سەر دەبڕێت تا چەند گرنگی پێدەدرێت وە لەگەڵیشیدا پلانی کوشتارگەی سلێمانی چیە بۆ ڕۆژانی جەژن و بۆ ئەو ئاژەڵانی ئەو مەڕانی کە لە کوشتارگەکەدا سەردەم قسەکردن لەسەر بابەتە میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەی زۆر بەڕێز دکتۆر شاڵاو عارف لێپرسایی دەستەی پزیشکی کوشتارگەی سلێمانی کاک دکتۆر زۆر بەخێر بێت. سپاس کە میوانی بەرنامەکەمان. کاک دکتۆر پلانی ئێستادان بۆ ڕۆژانی جەژن و بۆ قوربانیکردن چییە لە ئێستادا؟ بێگومان ئێمە لە ڕۆژگاری ئەمڕۆیە لە پێشوازیە لە چاوەڕوانی هاتنی جەژنێکی پیرۆزی ناو مسلمانانن کە جەژنی قوربانە بێگومان لە جەژنی قوربانی شایە مازانین وەکو سروشە ئاینێکە ئاژەڵێکی زۆرەکرێتە قوربانی و ئێمە ژۆکو کوشتارگا وەکو لایەنی تەندروستی لە ناو لە بابەتەکەیە بێگومان ئێمە ساڵانە ئامادەکاری خۆمانمان کردووە ساڵانە ڕێنمایی خۆمانمان کردووە لە ئەم کاتەیە کە ئێمە لە پێشوازی جەژنی پیرۆزی قوربانین جگە لە حاڵەتە تەندروستیەکەی کە پلەی گەرما بەرز بۆتەوە ئەگەری هەیە لە ڕێگەی گۆشتەوە چەندین جۆر نەخۆشی هۆکار بن بۆ گواستنەوە گەر بە شێوکی تەندروستی ئەمە مامەڵە لەگەڵ گۆشتانەکەین هاوکات نەخۆشیەکی ژیاپەتایەکی جیهانگیری بڵاوەکە پاندمیکە و هەموو دنیای گرتوتەوە پانتایی دنیای گرتوتەوەویش نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنایە هاوتا لەگەڵ ئەم دوانە ئێمە پلان و یا با بڵین پلانی کاری خۆمان لە ناو کوشتارگایە لە بەڕێوەبردننی ڕۆژانی جەژنی قوربان داڕشتۆتەوە بێگومان ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگای سلێمانی وەڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لە نوێترین بڕیاریدا قەدەغی یا سەربڕینی ئاژەڵی لە دەروی کوشتارگەکان قەدەغە کردووە. هەڵبەت قەدەغەکردنی سەربڕین لە دەروی کوشتارگەکانە جگە لەو هۆکارانی کە ساڵانێک ئێمە باسی لێوە دەکەین و دەڵێن لە پلەیەکی گەرمای ئاوایە و لە کاتێکی کەما هۆکارە بۆ گواستنەوەی چەندین جۆر لەو میکرۆبە زیان بەخشانی کە بە پاسۆجین مایکرۆ ئۆرگانیزم ئەناسرێ هاوکات هۆکارێکیش دەبێت ئەم گۆشتێک کە ئیستا ئێمە وەک هەر کەرەسێ لە کەرەسەکانی کە مامەڵی لەگەڵاکرێکە دەبێتە هۆی دروستبوونی بەرکەوتن لە تاکێکەوە بۆ تاکێکیکە لە گواستنەوەی نەخۆشیە ڤایرۆسەکە لە تاکێکەوە بۆ تاکێکیانی ئەشێت بۆ هاوڵاتیەکی بەرکەوتووە ئەگەر ئەم ئەرکە پیرۆزە ئاینی خۆی جێبەجێ بکاگە لە ژێر ڕێنمایی و لە ژێر ڕێو شوێنە تەندروستیەکانە نەبێ هۆکار بێ بۆ گواستنەوەی نەخۆشیەکە بۆ چەندین ماڵی دیکە لە ڕێگەی ئەو گۆشتەوە کاتێ ئێمە لە ناو کوشتارگەی نوێی سلێمانیە حاڵەتێکی تایبەتیشمان بۆ دروست بۆ ئەویش هاتنی ئەم پەتایە بۆیە ڕۆژانی جەژن ئێمە وەکو ستاف بە گوێرەوە پرۆگرامی دامانناوە بە پیادەکردنی چونکە بیرتان نەچێم پەتای کۆرۆنایە هیچ چارەسەرێکی نییە نە پێکوت نە چارەسەری وەکو دەرمان لە بەرامبەرم ڤایرۆسە تایسا لە ڕووی جیهانی و بەکار نایە بەڵام تاک پارێزی و خۆ پارێزی و کەمکردنەوەی بەرکەوتنەکان تاکە هۆکارێکە بۆ ئەوەی ئەم نەخۆشی حەسڕکرێ یاخود ئەم ڤایرۆسە بڵاوبوونەوەی تەشەنەسەنی ئەم ڤایرۆسە ئێمە سنووردارکەین بۆیە ئێمە لە کوشتارگایە هەمان استراتیج و هەمان ڕێوشێنمان پەیڕەو کردووە ڕۆژانی یەکەمی جەژن ئێمە چاوەڕێکین بزانین هاوڵاتیان تا چەندێک بە پێوشێنی یا لە ڕێگەی هۆشیارکردنەوەیان لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە تا چەند بە پێوشێنی ئەوە دێن کە لە کوشتارگەکانە بەڵە ڕێنمایەکان دێن و لە کوشتارگەکانە سەرێبڕن ئەگەر پێویستی کردێمە هیچ یەکەم ڕۆژداواممان هەیە و چاوەڕین و پێشوازیەکەین لە حاڵەتی پێشوازیکردنی هاوڵاتیا بێگومان ئێمە ڕۆژەکان زیاکەین و پێشوازی لەو هاوڵاتیە بەڕێزاناکەین کە ئەمڕێ ڕۆسمە ئاینە پیرۆزی جێبەجێ وە خۆ تاماژت پێکرد ئەگەر بێت و قوربانیکردن لە دەروی کوشتارگا قەدەغە کرابێت کەواتە ئەمڕۆ ئەم چەند ڕۆژەی کە لە پێشمانە سەری ئێوە زۆرتر قاڵە بێت لە چاو ساڵانی ڕابردوودا پلانێکی تۆکمەتان هەیە بۆی کە خەڵک لە کاتی خۆی فریا بکەوێت بتوانێت قوربانێکی خۆی بکات لە کوشتارگەوە سیستەمی قوربانیکردنەکە لای ئێوە چۆنە؟ بەڵێ بێگومان هاوڵاتیەک مافی خۆیەتی جارە ینی سەرەتا ئەم ڕێوڕسمە ڕێوڕسمێکی ئاینی پیرۆزە یعنی ئەبێ هەموو ڕێو شوێنە ئاینی و شەرعیەکان لە جێبەجێگەیاندنی پرۆسەکەیە ینی بەدی بکرێت شوێ هاوڵاتیەک بەوە ئاسوودا بێت شوێمە لە پێناوخوای گەورەیە ئەم کاراکە ئەمە ئێمە لە ڕووی شەرعیەوە هەموو ڕێوشوێنێکی خۆمانمان یعنی بە ڕاوێژ و پرسکردن بە
مامۆسایانی ئاینی بەڕێز لە ناو کوشتارگایە جێبەجێکرێ. جگەلەوە ئێمە لە ناو کوشتارگایە لە پاش وەرگرتنی ئاژەڵەکە لە هاوڵاتی مەساحەیەکی تایبەتی تەندروستمان بۆ ئامادە کردو بۆ وردکردن لە دەرەجەیە لە پلەیەکی گرمەی خوار 5 پلەی سەدیە کە ئەمە ڕێگرە لە تەشەنەکردنی هەر جۆرە یا چەند مایکرۆبێکی زیان بەخشەوە. شوێن و مەساحەمان بۆ دیاری کردو بە پرۆسەکانی پشکنینی پێش سەربڕین و پاش سەربڕینە هەڕوا. لە یەکەم ڕۆژە ئێمە زانین بەیانەکەی هەموو هاوڵاتیەک سەرقاڵە بە بەجێگەاندنی ڕێوڕسمەکە و بەڕێوە چوونی ڕێوڕسمەکە. ئێمە لە دوای نیوڕۆ یەکەم ڕۆژ پێشوازی لەوە هاوڵاتیان ناکەین کە ئەگەر ئاژەڵ بێنە ئەوێ، چونکە جگە لە هاوڵاتیان چەند ڕێکخراوێکی خێرخوازی بە هەمان شێوە ساڵانە دێتە لای ئێمە قوربانی ئەکەن و دابەشێکم بەسەر مسلمانانە. لەگەڵ ئەو ڕێکخراوە خێرخوازیانە و لەگەڵ ئەو هاوڵاتیانەی دێ دوای نیوەڕۆ ئێمە کە ئیسیلامی ئاژەڵەکانیمان کرد بە ڕێوشێنی پێش سەربڕین، دواتر بە پرۆسیجەری دوای سەربڕین ناڕوا و چەند کاتژمێرێکی کەم ئێمە لە ناو بەڕاداگلی ئەدەینەوە. چەند کاتژمێرە لە دوای ئەوە هاوڵاتی خۆی دەتوانێت بێت پارچە پارچەی کات و ئەشوانێ بە دیاریەوە بێ. دوای ئەوەش بە بەڕات ئێمە بۆ یۆزینەوە بۆ ناو شاری سلێمانی و لە شاری سلێمانی لێمانی وەربگرێت. پشکنینەکان بە چ ڕێوشێنێک ئەنجام دەدرێت؟ فریا کات فریا ئەوە کێ بۆ نمونەمەڕێک ئاژەڵێک سەر ببڕێت، ینی پشکنینەکەی چەندی پێدەچێتەوەکو ئەم ئاژەڵە تەواوە کامڵە بۆی بێتە قوربانی؟ طبعاً پشکنینی پێش سەربڕین کاتێکی ئۆتۆی ناوێت، ینی کاتێکی زۆری ناوێت. شوێکم سەرەتا ئێمە پشت بە پشکنینە فیزیکیەکانە بەستین. ئەم پشکنینە فیزیکیانە کاتێکی ئەوتۆ نابرێ، هەر حاڵەتێکی ئێمە لی دڵنیا نەبین یاخود گومانمان لێ هەبێ، ئەوە چەند ڕێوشێنێکی کەی لە پێش سەربڕین نابەوە گیرێتە بەر. لە دوای سەربڕینیشان لەگەڵ هاوتا لەگەڵ بەڕێوەچوونی پرۆسەی سەربڕینی ئاژەڵەکە ئێمە لە هەر جێگەیەک ستافی خۆمانمان هەیە پشکنینی تایبەت بە تەندروستی گۆشتەکە و ئۆرگانەکانی گۆشتەکە شەکات کە با بڵێن وجودی هەیە. هەمووی ئەمانە هەر ینی هاوشانە لەگەڵ بەڕێوەچوونی پرۆسەکە هیچ کاتێک ناگرێت. بەڵام هاوڵاتی ئەگەر خۆی چەند سەعاتێک لەناو ساردکەرەوەی داینێ ئێمە ئەو پرۆسەیە جێبەجێ ناکەین. شوێکم یەکێکە لە خۆناغە هەرە گرنگەکانی بۆی لە کۆتاییدا گۆشتێکی تەندروست دەرچێت چەند کاتژمێرێک یا چەند کاتێک لەناو ساردکەرەوەی دانرێت تاکو ئۆتۆ ئیمیونی پێڵێن، ینی بەرگری خودی لاشەکە کارکەسەکە دەستکا بە کوشتنی ئەو هەموو میکرۆبە زیان بەخشانەی کە لەسەر ڕووی لاشەکە و ناوەی لاشەکە وجودی هەیە. شوێکم ئەو ئاژەڵە هەر لە ژیانی خۆیدا کۆمەڵێکی زۆر لە بەکتریا وجودی هەیە، ئەمە سوودی پێگەیاندووە لە ژیانی خۆیان کە ژیانی بەڕێ کردووە. لە دوای مردنی ئەم بەکتریانە بنە بەکتریایەکی زیان بەخش و لە ئەگەری گواستنی بۆ هاوڵاتیش تووشی زیانەکەن، ئەمە خۆیان نەتوانن بیکەن. ئەگەر نەشیکەن ئەیبیتە لای هەر هاوڵاتیەک خۆی کەلعادە یەکسەر گۆشتەکە بەکار نایێنێ، کاتە ناو ساردکەرەوە هەڵێگرێ بۆ چەند ڕۆژێکی دیکە و اینجا بەکارێنێ. ئەمە شارەکرێ پرۆسەکەم گەرماوگەرم بخورێ و گۆشتە ئەو زیانانەی کە گەرماوگەرم بخورێ کۆمەڵک بەکتریا هەیە. بۆ نمونە ئێمە ئیکۆلایمان هەیە. ئیکۆلایەکێکە لەو بەکتریانەی کە زیان بە تەندروستی مەسەلەن هاوڵاتیانە گەێنێ لە فەسڵی گەرمایە بە شێوەیەکی تایبەتی، یاخود ستافیلۆمان هەیە، ستریپتۆمان هەیە، مەسەلەن سەلمۆنێلامان هەیە. ئەمە چەندین جۆر بەکتریایە کە لەسەر لاشەکەی ئەگەری هەیە لەسەری گەشە بکات و تەشەنە بسێنێت و ژەهر دروستکە و بە هەمان شێوە لە کاتی بەکارهێنانی ئەگەری هەیە مەسەلەن هاوڵاتی تووشی مەترسی بکە. ئەمە ئەگەر ئێمە بکەینە ناو ساردکەرەوەیەکەوە خۆی جۆرە ئەنزیمێک دەرەیات هەر لاشەکە وەکو بۆم باسکردی بەرگریەکی خودکاریە. ئەم بەرگریە خودکاریە لە ڕێوە ئەنزیمۆ هەچی جۆرە بەکتریایەکی زیان بەخش کە لەسەر لاشەکەی وجودی هەبێ لە ماوەی 6 بۆ 12 ساعات لە تەبانە بێت لە دەرەجەی خوار پێنجەوە بێت، لە یەک دەرەجەیە بێ یاخود خوار پێنجەوە یا لە یەک کەمتر بۆ ناقزیەک. ئەم کارەیان ئەم پرۆسیجەرە سەحیە تەندروستیە لە لاشەی ئەو ئاژەڵەیە جێبەجێ بێ. ئەگەر خۆ لە 5 دەرەجە بەرەو سەرەوە بێت پلەی گەرماکەی ئەم میکرۆبانە کە بەکتریان هەمویان بەکتریان ئەو بەکتریا زیان بەخشانە دەرەجە حرارەکەی پلە گەرماکە بۆ خۆی حەزی لێتی خوازیارە لەسەر ئەو دەرەجەیە دەست بە گەشەکردن و تەشەنەکردن کات و دەست بە دابەشبوون کات و زیاد بکات
ژمارەیان زیاب بکە ژەهر دروستکە و کاتە ئەگەری زۆرە تەندروستی زۆر باش کاکتۆر دەمەوێت لە ڕووی زانستیەوە وەڵامی ئەو حکمەتەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت وەرگرم کە دەڵێ پێش سەربڕین بۆ نمونە ماژەڵە چەقۆکە نەبینێ هیلاکی مەکە مانووی مەکە حکمەتی ئەمە چیە کە پێغەمبەر خۆسەڵسەڵام بەو شێوازە دەفەرمێت و لە کوشتارگەکەشا پێم وایە ئێوە بەشێکتان هەیە بۆی کە ئەو ئاژەڵە هادی ببێتەوە ئەو ڕێگەی کە بڕیوێتی تا گەشتوێتەوە ئیسراحەتێ بکە پشوویەک وەرگێ ئەو کاتسەری دەبڕن بێگومان ئەوە لە ڕووی زانستیەوە 100% بابەتێکی زانستی و بۆ تەندروستی گۆشتەکە با بڵین ئەساسی با بڵین پرۆسی بەجێگەیاندنی کوشتارێکی تەندروستە و هاوڵاتیش گۆشتێکی تەندروست بەکاربێنێ ئێمە لە کاتی هێنانی ئاژەڵ بۆ ناو کوشتارگە بێگومان هیلاکە کرێ مثلەن بەرکەوتن دروستە بێ لە نێوانە ئاژەڵانە مثلەن ترس دروستە بێ لە ئاژەڵەکە ئەم هەموو خەڵکە بینێ لە ناویایەتی ئەیهێنێ و ئەیبا ئەمە بێتە هۆی بەرزکردنەوەی پلەی گەرمە تای ئەو ئاژەڵە بەرزە بێتەوە تووشی حاڵەتی با بڵێن سترێسە پێ و ئاژەڵە کە تووشی حاڵەتی سترێس بوو ترشێکەیە کە پێی وترێ لاکتیک ئەسید لە ناو لەشی ئاژەڵەکەیە ئەم ترشە دەست بە دابەزینەکان وەکو بەدانەوەی ینی بەکاری هێنێتەوە بە تا یا بە گەرما دەری ئەکاتەوە لە لەشیە لاکتیک دابەزێ لە ناو لەشی ئاژەڵەکەیە کە لاکتێکی دابەزی لە ناو لەشی ئاژەڵەکە بێگومان لە دوای سەربڕینیشیەوە PS یا با بڵێن ترشی ئەم لاشەیە گۆڕانکاری بەسەرادێت کە زۆر زەرورە لە دوای کوشتارەکەەوە ئەم ترشە وجودی هەبێت لە ناو گۆشتی ئاژەڵەکە بۆ چه حاڵەتێ ئەمیش بە هەمان شێوە هۆکارێکە بێ بۆچی بۆ ئەوەی کە یەکەم شت ماسوولکە بگۆڕێ بۆ گۆشت شوێ ماسوولکە گۆشت دوشتی جیاوازن لە ڕووی چیەوە لە ڕووی بەهای خۆراکی و لە ڕووی تام و بۆن و ڕەنگەوە بە گۆشتیەدا هاوکاتان ترشە پێویستیشە بۆ کوشتنی ئەو میکرۆبە زیان بەخشانەی کە لە ناو لەشی ئاژەڵەکەدا زۆر بە کورتی دەمەوێت دکتۆر دەرفەتمان نەماوە واتەوە بۆ 4 ڕۆژی جەژن کوشتارگەی نوێ سلێمانی بە کاملی ئامادەن لە پێشوازی ئەوانەی کە دایانەوە پرۆسی قوربانی ئەنجام بدەن با لە بێگومان ئێمە لە پێشوازی هەموو ئەو مسلمان و هاوڵاتیانی و کەسوکارانی خۆمانین کە لە ڕێوەڕسمی پیرۆزی جژنی قوربانە بەشدارن و هەر نرخەکەشی هەرچەنامە و تووشمامە پەیوەندی بێمەوەنی ئێمە حاڵەتی سەحینەوە پەیوەندی بە ئیدارەوە هەیە بەڵام ئەوی ئێمە کۆنتاکتمانەوێت 6,000 بۆ ئاژەڵی بچووک و 30,000 بۆ ئاژەڵی گەورەیە زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوە بینەرانی عزیز دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوەلاتە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە منداڵەکەت هەوڵ ئەدات شتێکت پێ بڵێت؟ ڕەنگە ئازار بکێشێ بەهۆی خراپی دایبیەکەیەوە. ئێستا ئەتوانی دایبی لەم ساجۆی تەندروست تاقی بکەیتەوە بۆ ئاسوودەی مناڵەکەت. لاتەنیشتەکانی لاستیکین. زۆر بە خێرایی وشک ئەبێتەوە. پێستی مناڵەکەت بە وشکی ئەهێڵێتەوە. شەوێکی ئاسوودە و بەیانیەکی پڕ لە چالاکی پێدەبەخشێت. ئاسوودەیی مناڵەکەت لەگەڵ لەم ساجۆی دەست پێ ئەکات. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت.
فانسی پاور بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ تەنها 10,000 حاجی دەچنە کێوی عەرەفات و سەرجەم مەراسیمی حەجیش بەپێی ڕێکارە تەندروستیەکان بەڕێوە چووە. بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و وەرزی حەجی ئەمساڵ تەنیا 10,000 حاجی بەشداریان تێدا کردووە و ئەوەش لە کاتێکدایە ساڵی ڕابردوو زیاتر لە 2,500,000 حاجی بەشداریان کردووە. ئەمڕۆ سەرجەم حاجیان ڕۆ و عەرەفات بەڕێ دەکەون. بەپێی ڕێکارە تەندروستیەکان حاجیان ئەمساڵ بۆیان نییە دەست لە دیواری کەعبە بدەن و دەبێت لە دوای تەوابوونی حەج پابەندن بە مەرجی کەرەنتینەکردنیان لە ماڵەوە. حەج یەکێکە لە پێنجپایەکانی ئیسلام و ئەمڕۆ کە ڕۆژی عەرەفەیە سەرجەم حاجیانی ماڵی خوا ڕوو دەکەنە کێوی عەرەفە و وەک تەواوکەری حەج بۆیان ئەژمار دەکرێت. حکوومەتی عێراق دەیەوێت بەبێ بەکارهێنانی هێز دەروازە سنووریەکانی هەرێم بخاتەوە ژێر دەسەڵاتی خۆی. سەرۆکی دەستەی دەروازە سنووریەکانی عێراق وتوویەتی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق خۆی با شێوەیەکی ڕاستەوخۆ سەرپەرشتی کۆنتڕۆڵکردنەوەی دەروازە سنووریەکان دەکات. عومەر وایلی سەرۆکی دەستەی دەروازە سنووریەکانی عێراقەوەشی وتووە حکوومەتی فیدراڵی پلانی هەیە دەروازە سنووریەکانی هەرێمی کوردستانیش ببەستێتەوە بە دەستەی دەروازە سنووریەکانی عێراقەوە. وایلی دەڵێت سەرۆک وەزیرانی عێراق بەپێی پلان سەرەتا دەروازە سنووریەکانی ناوەڕاست و باشوور کۆنتڕۆڵ دەکاتەوە و دواتر بەرەو دەروازە سنووریەکانی هەرێمی کوردستانی ژەنگاو دەنێت. بەپێی لێدوانەکەی عومەر وایلی هەرێمی کوردستان 11 دەروازەی سنووری هەیە تەنها 6 دەروازەیان لەلایەن بەغداوە بە فەرمیدانیان پێدانراوە. حکوومەتی عێراقیش پلانی هەیە لە ماوەیەکی نزیکدا لەو دەروازانە ئەو دەروازانە بە دەستەی دەروازە سنووریەکانی عێراقەوە ببەستێتەوە. کۆمەڵگەی دەروازەی نێودەوڵەتی حاجی عومەران بەپێی چەند ڕێنماییەک بەڕووی هاتوچۆی گەشتیاراندا دەکرێتەوە. بەپێی ڕێنماییەکان ئەو کەسەی لە هەرێمی کوردستانەوە دەچێتە ئێران یان بە پێچەوانەوە خەڵکی ئێران بێت و بێتە هەرێمی کوردستانەوە دەبێت بە ڕەزامەندی وەزارەتی ناوخۆ بێت و هاوڵاتیانی هەرێمیش پاش ڕەزامەندی وەزارەتی ناوخۆ بە ڤیزەی ئێران دەتوانن بچنە خاکی ئێرانەوە. هەر باپی ڕێنماییەکان و گەشتیارانەی لە ئێرانەوە دێنە هەرێمی کوردستان دەبێت تێچووی پشکنینی کۆرۆنا لەسەر ئەرکی خۆیان بێت و بەڵێننامەیان لێ وەردەگیرێت بۆ ماوەی 14 ڕۆژ لە ماڵێک یان هۆتێلێک خۆیان کەرەنتینە بکەن و ئەو گەشتیارانەی هەرێمی کوردستانیش کە لە ئێرانەوە دەگەڕێنەوە دەبێت پاش پشکنینی کۆرۆنا لەسەر ئەرکی خۆیان بۆ ماوەی 14 ڕۆژ خۆیان
کەرنتینە بکەن. نزیکەی 170,000 خێزان لە سنووری پارێزگای سلێمانی و ئیداری ڕاپەڕین فۆرمی هەژاریان پڕ کردووەتەوە بۆ سوودمەندبوون لە وەرگرتنی هاوکاری حکوومەت کە بڕیارە هەر ماڵێکی هەژار بڕی 100,000 دیناریان پێ بدرێت. عومەر گوڵپی بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی بە پەیامی ڕاگەیاند لە سنووری پارێزگای سلێمانی و ئیداری ڕاپەڕین نزیکەی 170,000 خێزان فۆرمەکەیان پڕ کردووەتەوە و خۆیان وەک هەژار ناساندووە. عومەر گوڵپی ئەوەشی خستووەتە ڕوو لە دوای جەژنیش ڕاستە و خۆ لە ڕێگەی لیژنەی تایبەتەوە لە قەزاکان دەست بە پشکنینە سەرەتاییەکانی فۆرمەکان دەکرێت. هەر خێزانێک مەرجەکانی تێدا نەبێت یان زانیاری ناڕاستی پێشکەش کردبێت لا دەبرێت. بەپێی وتەکانی بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی بڕیارە بەپێی ئەو فۆرمە هەر خێزانێک مەرجەکانی هەژاری بیگرێتەوە بڕی 100,000 دینار یارمەتی پێ بدرێت کە لەلایەن حکوومەتەوە دەدرێت و ئەوەش لە ڕێگەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە ئەنجام دەدرێت. نوێژی جەژنی قوربان لە چەند وڵاتێکی عەرەبی بە فەرمی ڕێگەی پێدراو لە زۆرینەی وڵاتانیش ئەنجامدانی نوێژی جەژن قەدەغەیە. بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هێشتا لە بەشێک لە وڵاتانی مسلمان نوێژی بە کۆمەڵ و دروستکردنی قەرەباڵغی قەدەغەیە و تا ئێستا تەنها 8 وڵاتی عەرەبی ڕەزامەندی نوێژی جەژن لە مزگەوت و گۆڕەپانەکانە ئەنجام بدرێت. هەریەکە لە سعودیا، قەتەر، کوێیت، لوبنان، فەلەستین، ئەردەن، سوودان و تونس بڕیاریان داوە نوێژی جەژن لە مزگەوت و گۆڕەپانەکاندا ئەنجام بدرێت. ئیمارات، بەحرین، عەمان، عێراق، سووریا، میسر، لیبیا و مەغریب و جەزایریش نوێژی جەژنیان قەدەغە کردووە. پەرلەمانی تورکیا پرۆژە یاسای کۆنتڕۆڵکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکانی پەسەند کرد. بەپێی یاساکە دەبێت نوێنەرانی کۆمپانیەکانی فەیسبوک و تویتەر لە تورکیا بوونیان هەبێت بەپێی فیلتەرەکانی حکوومەتی تورکیا هەر بابەتێک بە نەگونجاو زانرا بسڕێتەوە یان مۆڵەتی بڵاوبوونەوەی پێنەدرێت. هەریەکە لە پەرلەمانتارەکانی ئاکەپە و مەهاپە دەنگیان بۆ پرۆژە یاساکەدا و ئەوەش کاردانەوەی بەشێک لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی لێکەوتەوە. کۆنتڕۆڵکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەچێتە چوارچێوەی پلانەکانی ئەردوغان لەسەر کاریگەری خراپی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر کۆمەلگای تورکی کە لە لایەکی دیکەوە بەشێک لە کارگەکانی بەرەمێنانی جگەرە و مادە کحولیەکان لە ناو دەبرێن و لە شوێنیان مزگەوت دروست دەکرێت. بەڕێوەبەری نووسینگەی حەسەن ڕوحانی سەرۆکی ئێران ڕایگەیاند ڕێکەوتنامەی ئۆتۆمی بەردەوام نابێت گەربێت و گەماروی چەک لەسەر وڵاتەکەیان هەڵنەگیرێت. محمود واعیزی بەڕێوەبەری نووسینگەی حەسەن ڕوحانی سەرۆکی ئێران ڕایگەیاند ڕێکەوتنامەی ئۆتۆمی ئێران و وڵاتانی کاریگەری جیهان بەردەوام نابێت گەربێت و کۆتایی بە گەماروی چەک لەسەر ئێران هەڵنەگیرێت. محمود واعیزی ئەوەشی خستە ڕوو بەردەوامیدانی گەماروی چەک لەسەر ئێران پێشێلکردنی یاسای نێودەوڵەتیەکانە و هەوڵەکانی ئەمریکاش بە سوکایەتیکردن بە خواستی سیاسی ئەو وڵاتانە دەزانێت کە ئەمریکا فشاریان لێ دەکات. ئایزان گرنگترین هەواڵ و زانیاریەکانمان پێشکەشکردن پاش ناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. ئازان دەستگای بەخشین وەک هەمیشە لە سەرجەم شار و شارچکەکانی هەرێمی کوردستان بەردەوامە لە کارە خێرخوازیەکانی لە ئێستاشدا لە قەزای ڕانیا کۆمەڵێک چالاکی و کۆمەڵێک سەبەتی خۆراکی بەسەر ماڵە هەژار و بێباوکاندا دابش کردووە لەم راپۆرتەدا پێکەوە بینەری دەبین. دیارە لە درێژەی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین چەند پرۆژەیەکی ڕاگەاندووە بە بۆنەی نزیکبوونەوەی جەژنی قوربانی پیرۆز. یەکێک لەو پرۆژانە پرۆژەی سەبەتی خۆراک و کە لە ڕۆژانی ڕابردوو بەشێکی جێبەجێ کرا هەروەها دواتریش جێبەجێ دەکە ئەوانەتر
کە 2000 سەبەتی خۆراکە هەروەها پرۆژەی دووەمیان پرۆژەی قوربانیکردنە پرۆژەی سێمیان جلوبەرگ دابشکردنە بەسەر منداڵی بێباوکدا. ئەمڕۆ وەکو نووسنگەی بەخشینی ڕانیا هەڵدەستین بە دابشکردنی 200 جلوبەرگ بەسەر منداڵانی بێباوکدا کە یەکێکە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین. سواسی خێرخوازان دەکەم کە بەبەردەوامی هاوکاری دەستگای خێرخوازی بەخشینم بۆ ئەوی بتوانن کە زیاتر هاوکاری خەڵکی کەم دەرامەت بکەین خەڵکی کەم دەرامەت و بێباوە بکەین هەروەها سوپاسیان دەکەین دەستخۆشیان لێ دەکەین هەروەها داواکاریشین بەردەوام بن هاوکاری زیاتری دەستگای خێرخوازی بەخشین بکەن بۆ ئەوەی ئێمە بتوانین زیاتر منداڵانی بێباوە سون ببن لە ئەو پرۆژانە و پرۆژەکانی تریشمان. دەستخۆشی بەرنامەی بەخشین دەکەم کاوکاری منداڵانی بێباوک دەکەن کە توانان نییە جلوبەرگ بکڕن جلوبەرگیان بۆ دابینکردون بۆ منداڵی بێباوک. هەندێک کەس توانای نییە جلوبەرگ بکڕە بۆ دەرەوەی بۆ جێژنی قوربان بەرنامەی بەخشین هاوکاری دەکات بە هەستاوە بە جلوبەرگ بۆی دابینکردن بۆ منداڵی بێباوک زۆر دەستخۆشیانە دەکەن زۆر سوپاسیان دەکەن خوا خێریان بنووسێ. وڵا کارێکی زۆر جوانە دەستخۆشیان لێ دەکەن کە سوکاری منداڵی بێباوک ناتوانن دابینی شتەکانی منداڵی بێباوک بکەن عنی جلک و بەرگیان بۆ بکڕن. زۆر کەس هەیە جلکی بەرگی پێ ناکڕێ بۆ جێژنێ عنی شتی بۆ ماڵە پێ ناکڕێ عنی ئەوە کەمە بورجە کەمە محاش نایە. دەستگای خێرخوازی بەخشین وەک پیشەی 11 ساڵی ڕابردووی بە درێژایی 11 ساڵ لە بۆنە مەراسیمەکان و لە کارەساتەکانیشدا بە تایبەتی تەنانەت لە کاتە ئاساییەکانیشدا هەمیشە بەدەم خەڵکی هەژار و فەقیر و کەم دەرامەتەوە بۆ بەڵام لەگەڵ نزیک بوونەوەمان بە بۆنەکان بە تایبەتی هەردوو و جەژنی پیرۆزی قوربان و ڕەمەزان ئیدی پرۆژەی تایبەتی هەیە بە تایبەتی بۆ جەژنی قوربان جیاواز لە قوربانیکردن کە دەبێت لە چوار ڕۆژی جەژندا ئەنجام بدرێت دابشکردنی سەبەتەی خۆراک و هاوکاری بەسەر منداڵانی بێسەرپەرشت و هاوکاریکردنی خێزانە هەژار و کەم دەرامەتەکانی هەیە بۆ قسەکردن لەسەر پلانی ئەم ساڵیان یان ئەم بۆنەی جەژنی قوربانی پیرۆز بزانین چیان کردووە پلانیان چی هەیە قوربانیەکانیان چۆنە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عزیز سەرپەرشتیاری گشتی دەستگای خێرخوازی بەخشینمان کردووە مامۆستا زۆر سپاس بەوە دەرفەتە ئەم چەند ڕۆژە چیتان کردووە پێشەوەی بچینە سەرەوەی کە جەژن چی ئەەکەن يعني مقصد پروژەکانی ڕۆژی پێش پروژەکانی ڕۆژی پێشوو کاویژەرچێتە چوارچێوەی خزمەتی خەڵکەوە بۆ جەژنی قوربان وڵە بسم الله الرحمن الرحیم دیارەوەکو کەناڵە شیرینەکە ئێوەش پیشانیا ئەمڕۆ 9 ذی الحیجەیە ڕۆژی وەستانی حاجیانە لە عەرەفات و پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم ئەفەرمێ خەیر الدعاء دعاء یومی عەرەفەتە بۆیە ئێمەش لەم ڕۆژەدا ئینشاءالله دوعای خێر دەکەین کە خوای پەروەردگار حەجی حاجیەکان قبوڵکە ئەو ئەندازەیە کە ئەم ساڵ بەواسطەی ئەو نەخۆشی کۆرۆنایەوە بۆ بەنسیبیان دوعاکانیان لێ گیرا بکە دوعاکانی ئێمەش گیرا بکە و بەیانیش کە جەژنە ئینشاءالله هیوادارین کە خوای پەروەردگار ئەم جەژنەش بە یومن و فەزڵ و بەرەکەتی خۆی بەسەر ئومەتی ئیسلاما بەگشتی بێنێتەوە بەسەر وڵاتی کوردەواری ئێمەشا ئینشاءالله و هەر لێرەشەوە بە ناوی دەستگای بەخشین و ستافی بەخشین و سەرجەم نووسینگەکانی ناو و دەرەوەی هەرێم پیرۆزبایی لە هەموو مسلمانانەکە ئینشاءالله لەشی ئێوەش ساغ و دەستی ئێوەش خۆش بێت. کاک جەلال ئێمە وەک جەنابەت ئاماژەت پێکرد ساڵانە هەمیشە و بەردەوام لە جێبەجێکردنی کاری خێرخوازی و پرۆژە داین بە تایبەت ئەو دوو مەوسمە پیرۆزەی کە جەنابەت ئیشارەت پێکرد مانگی ڕەمەزانی پیرۆز و جەژنەکانیان جەژنی ڕەمەزانی پیرۆز و جەژنی قوربانی پیرۆز ئێمە ئەم بۆ جەژنی قوربانی پیرۆز دیارە کەمپینێکمان ڕاگەیانراوێت کەمپینێکمان ڕاگەیان بۆ یارمەتی و کۆمەکی کۆکردنەوە بۆ کاسەی جەژنی هەژاران سوپاس بۆ خی گەورە تا ئێستا تا ئەمڕۆ 2700 ماڵ لە کاسەی جەژنی ئێمە سوودمەند بووە لە شار و شارۆچکەکاندا ئەوە وەکو کاسەی جەژن ئەمێنێتەوە سەر پرۆژەی قوربانیەکەمان کە بەرە پرۆژەیەکی بنەڕەتی و ئەساسیە لە جەژنی قوربانی پیرۆزدا ئێمە هەموو ساڵێک بە 20 ڕۆژ بە مانگێک تقریبن ئەوەنە پێش جەژنی قوربان ئەکەوینە ئەوەی کەوا ئەو بەڕێزانەی ئاژەڵیان هەیە چ وڵاخی گەورە چ ئاژەڵی ورد چەند شوێنێک ئەگەڕێن بە لیجنا برایەک سەرپەرشتی ئەکات بۆ ئەوی باشترین
ئاژەڵ و باشترین گۆشت و باشترین خزمەت پێشکەش بکەین و بە سعر و نرخێکی گونجاویش بیکڕین کە زۆر لەسەر مسلمانان و لەسەر ئەوانە نەکەوێتەوە قوربانی ئەەکەن. چەند شوێنێک دیاریەکەین چەند شوێنێک چەند کەسێک دیاریەکەین و وعدی لێ وەرەگرین کە ئەوەندە سەر ئاژەڵمان ئەوێت بەڵام بە سعری ئەو ڕۆژە لەگەڵ ڕێەکەوین بەڵام هینی ناکەین پارۆشتی نایەن و بڵێ معاملەکەی ناکەین هەتا ئەو کاتەی پارێ قوربانیەکانمان بۆیێت ئەو کاتە بەڵام ئاژەڵەکان حیز دەکەین ئەوەی کە بە دڵمانەوە پێڵێن ئەوە سەر ئاژەڵمان بۆ دانێ. ئیتر کە نزیکیش بووینەوە لە هەفتەیەک کەمتر یا زیاتر لە پێش جەژنی قوربانی پیرۆز وردە وردە خەڵگیان لە نووسنگەکانمان ناوی خۆیان ئەنووسن پارەکەیان تەسلیمەکەن بە وەسڵ و ئێمەش پێشتر ئەندازە گیریەکمان کردووە یعنی بە شێوەیەکی نزیک بوونەوە ئایا وڵاقێکی ڕەشە وڵاقێک پارەکەی چەنە سعرەکەی چەنە ئەوەی کە چوونێتە ئەو شوێنانە و وعدمان لێ وەرگرتوون و ئاژەڵی وردە مەڕ و بزن و ئەوانە سعرەکانیان چەنە بەران چەنە ئەلەو سعرانە ئێمە شتێکی معقول دانین کە زۆر زیانە بێ و واژ نەبێت کە قوربانیەکە بەشینەکە ئەگەر زۆر لێ زیادێ بێ 20,000 30,000 دوایی بەخاون ئاژەڵەکە ئەڵێن لە پارەکەی تۆ ئەوەندە زیاد بووە خۆی ئەڵێ ئەگەرتان ئازابێ یا وەرەگرێتەوە یاوەری ناگرێتەوە بە هەر حاڵ وردەکارێکی باشی تیاکەین هەم لە ڕووی ئەوەی کە ئاژەڵ و وڵاخ و گۆشتێکی باش پێشکەشکەین و هەم نرخێکی گونجاو دابین بکەین بۆی چونکە خۆتان نەزانانی ئێستا ئەم یەک ڕۆژەی پێش و گۆشت و حیوان بەرزە بێتەوە سعرەکەی چونکە تەڵەبیات لەسەری زۆرە بەڵام ئێمە پێشتر ئەوەکەین بۆی زۆر کولفەکە لەسەر خەڵک نەکەوێ و لەو نووسنگانەوە عرضم کردن ئەو خەڵکانی کە تالبن یا لای ئێمە قوربانیەکانیانەکەن پارەکانیان تەسلیمەکەن ناوی خۆیان ئەنووسن لەسەر وەسڵەکە و پارەکەی لێوەرەگیرێ بۆ هاتووە مەساری بەڵێ زۆرمان بۆ هاتووە الحەمدوللا تەنانەت ئەم ساڵ خۆشبەختانە لەوانەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بیکەین لە بەشە کوردستانی ئێران ئەو برایانی هەندەران نووسینگە ئێوە شتێکی وایان لە نەزەرا هەیە ئەگەر ئالێتەکەیان بۆ بگونجێ بەڵام بانە بێ باوعەت چونکە ئالێتەکەی تۆزێک ڕەنگە زەحمەت بێ هێنان و بردننی حواڵە و ئەوانە یا کەسەکە لێوە ئەیدۆزیتەوە بەڵام شتێکی وایان لە نەزەرا هەیە وەکو عرضم کردن ئێمە بەو شێوەیە پارەکان لە خەڵک وەرەگرنی وەسڵی بۆ ئەەکەین و ناوی ئەنووسین و چەند پشکی ئەوێت لە هەر وڵاخێک بڵێن وڵاخی گەورە ئەوەندە پشکمانداناوە بیدەینەوە ئێوە ئەگەر کاراسانتان بۆ بکرێت گرفتان بۆ دروست نەبێت لە خەمی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی شاهان بەڵێ زۆریش لە خەمان چووکە ئێستا بە تایبەتی کە ئەو عملەی ئەوان ئەو دراوەی ئەوان زۆر لە شکستایە خەڵکێکی زۆر هەژار و فەقیر و هەرخۆی بەعام کە واژ نەبوو فەقیری زۆر و هەژاری زۆر و بە تایبەتی ناوچەی کوردستان نشینەکان کە بتوانم بڵێم زۆربەی زۆری مناطقی مەحرومەیە لە زۆرشت مەحرومن وەکو لە بواری خزمەتگوزاری ناڵێم ئەوە زۆر پێشکەوتون ئەوان لە ڕووی ئاو کارەبا خزمەتگوزاری بەڵام لە ڕووی کاسپی و لە ڕووی دەرامەت و ئەمانەوە زۆریان لاوازن بە تایبەتیش ئێستا کە ئەو پارەیە ئەو دراوەوە دابەزیوە ئەو نەخۆشیێش لە ئارادا هەیە ئەوەی دەستی خەڵکی بەستووە کە ڕەنگە زۆر پێوەی دیار بێ بۆ ئەگەر خی گەورە ئاسانی کا بۆ برایانە ڕەنگە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش لە چەند شوێنێک ئینشاءڵڵا ژمارەیەکی زۆر ئاژەڵ بکەن بە قوربانی وەکو ئەوەش کە عرضم کردی هەچ کەسێک وڵاخی یا ئاژەڵێک چەند پشتێکمان داناوە ئەوەی کە ئەوێت دوای ئەوە ئەو ڕۆژێک کە سەرمان بڕی و چاکرا گۆشتەکان یە دووەریەگرێتەوە خۆی لێرە لا ئێمە تەلەفۆنی بۆکەن وەرە پشتەکانی وەرگێت چۆنیەتی سەربڕینەکەشمان ئێمە ساڵانی پێشتر لێرە سەرمانە بڕیان لە قەسابێک سەرمانە بڕی لاکەکانیان بۆ هێناینەوە بۆ ئێرە لێرە هەم شوێنەکەمان تەزیق بوو هەم لایانی پاک و تەمیزی شوێنەکە خۆتەزانی 200 حیوان لە قاعەیەکە لە شوێنێکە زۆر زەحمەتە پاشان لایانی تەندروستیەکەی پاشان ئەو گۆشتە معڕەز بوو بۆ ئەوەی کە تۆ فریان نەکەوی هەمووی چاک بکەیت و بەڵێ ئەمە 2-3 ساڵە ئێمە خۆشبەختانە لە قەسابخانە ئەیکەین وڵاخەکانمان ڕۆژێک پێش سەر بڕین ئێمە دووهم ڕۆژ ئەیکەین لە یەکەم ڕۆژی عەسرا حیوانەکانمان وڵاخەکان ئاژەڵەکان لەو شوێنانەوە بە سەیارە بۆمانەبن بۆ قەسابخانە ئەو شەوە لەوێ بن بەرەبەیان یا شەومان سەرە بڕن و ئێمە کاتێک ئەچین لاکەکان هەڵواسراوە لە ناو بەڕادە هەر بەڕادێک لەم قاعەیە ئێوە لەم ستۆدیۆیە گەورەتر یا بچووکتر بە حەجمی ئەوانەی کە هەیەە یعنی بە زەحمەت خۆتی تیاگری ئەوە نەساردە مەقسەدم ئەوەیە گۆشتەکە هیچ زەرێک ناگەێنە 3 ڕۆژی بمێنێتەوە هەفتەیەکیش بمێنێتەوە مانگش بمێنێتەوە وابزانە لە مجەمیدەی ماڵەوەیە پاشان ئەو ئاژەڵ و وڵاخانە لێوێ شەو قەسابخانە بۆمان سەرە بڕێکە لێرەوە زۆر سوپاسیانەکەین بە تایبەت حاجی محەممەد کە بەرپرسی قەسابخانەکەی لەگەڵ ئێمە زۆر بە لوتفە
و لەگەڵ ئێمە زۆر متعاتفە مادەم کاری خێرە ئەڵێ من ئامادەم حەز دقەیەک ئێوە کارتان بە قەسابخانە بێ شەو بێنیوە شەو بێ بێمەوە یارمەتیتان بم هەڵبەتە خەڵکی تریش هەر لەوێ ئەیکات ڕێکخراوە شتی تریش ئەوانیش هەر ئەیکەن ئێمەش تقریبا 2 هەفتە پێش جەژن ئەچین لەوێ بەڕاد و قاعی خۆمان ئەگرین ئەڵێن ئەم شوێنەمان بەدڵە و وڵاخەکانمان لەوێ بۆ هەڵەواستن و پاشان ستافەکەی خۆمان بەیانی زوو دوای نوێژی بەیانی ئەوەندەی نەفرێکە پێویستمانە 20 نەفرە 30 نەفرە ئەچینە ئەوێ خەریکی گۆژنینەکە ئەبین بە جوانی ئەیجنین و ئەخینە علاگەوە و هەندێکیشی هەر بە کەلاکی ئەنێرین بۆ شوێنەکان ئەوانی کە نزیکن لێەوە بۆی کە ئەگەر فریان نەکەوین بەڵام سوپاس بۆ خواشان ساڵ هەر فریا کەوتوین بەڵام حەزمان کرۆ بۆ خۆیان لەتی بکەن و پارچە پارچێ بکەن خۆگەر نەشتوان ئێمە لەوێ لە قەسابخانە ئەتوانین ئەوانە تەوزیعەکەن زیاتر بۆ منتیقانەی کە ئەو ناوچانەی هەژار نشینن لەو شارە زۆرە زیاتر لەو مجەمع و لەو دەشتی شارە زۆرە و شوێنانی کە زیاتر هەژار نشینن لێەوە دەست پێەکەین پاشان بۆ ئێرە پاشان بۆ ئەو ناوچانەی ترکە ئەزانین کە هەژاری لێ یا بە کەلاکی ئەینێرین بۆ نووسنگەکانی خۆمان کە لەوێ پارچە پارچەکەن و تەوزیعەکەن یا بە علاگە گۆشتەکەەوە ئەیانێنێ و تەوزیعەکە زۆر بەشما وەستا ئێوە ئامارێکتان لایەکە بۆ منە ئەوانی کە هەژارن پێویستیان بەم گۆشتێ و دابەشیکن بەسەر یاندا وڵی ئامارەکە ئێستا ئەتوانی بڵێش تابعێکی عامی گرتووە پێویستیەکە یعنی محتاجەکە بۆ گۆشت یا بۆ هەر شتێکی تر تابعێکی عامی گشتی گرتووە خەڵک بە گشتی تەنانەت ئەوەش کە موچەخۆرە ڕەنگە وەکو پێویست وەکو ساڵان ناتوانێت کاسی جژن ئامادە بکە 6 ڕۆژە 7 ڕۆژە موچەی وەرنەگرتووە یا کرێنشینە یا کاسبیەکەی دەستی گیراوە ماڵ و مناڵێکی زۆری هەیە ئەگەر ساڵانی پێشەوە ڕەنگە 2 کیلۆ گۆشتی کڕیوێ لەگەڵ 2 مریشکا لەوانەیە ئەم ساڵی کا بەنیوە کە بەکەواتەمە بۆ خۆی پێویستیەکە چجای ئەوەی کە هەر پێی ناکرێ یا پێی ناکڕێ یا ئەنەوە ئەندە هەژارە کرێخانووی 3 مانگی نەیەوە ئێستا کاسی جژنیشتی ڕەنگە بۆ تێر و تۆخیە نەبێت بەڵام ئیتر بە هەر حاڵ ئێمە سوپاس بەخوای گەورە ئەو شوێنانە لە نەزەرەگرین زیاتر کە گومانمان وایە هەژاری زیاتر لێ و کەسانێکی لێکە زۆرتر ئاتاجن یا محتاجن بەو بەشە خۆراکانی کە ئێمە ئەیانێنی یا بۆ گۆشە ئێمەیان مامساری لە دوومانگی کەرنتینەی هاتوچۆ و قەدەغی هاتوچۆ کەرنتینەی کۆرۆنادا لە هەرێمی کوردستان بینیمان لەوەی کە دەستگای خێرخوازی بەخشین سەبەتە خۆراکەکانی لەسەر شانی کارمەندەکانی درگا بە درگا سەبەتەکانی دەگەڕان ئایا ئەم ساڵ پرۆژەی دابشکردنی قوربانیەکەتان چۆنە چووکە دیارە هێشتا ڕێنمایەکان پێمان دەڵێ نابێ قەرەباڵغی ئەنجام بدرێت ئێمەش بیرمان لەوانە کردوێتەوە بۆیە ئەگەر بتوانین کەمترنی قەرەباڵغی بکەین و ئەگەر بیشینێرین بۆ شوێنێک پێمان وایە هەر بەسەیە وەک پار و پێراری ژوانمان لێ کردووە ئەو ئۆتۆمبیلێک کە پێ ئەگوێزینەوە ئەویش بەڕادە یعنی هیچ مەترسیەکی نییە بۆ ئۆتۆمبیلە بەڕادانە ئەتوانین بەو شار و شارۆچکانە یا ئەو ناوچانی کە هەژارنشینەکانی تایە بە چەند کەسێکی کەم ڕیز بە ماڵ بە ڕیزی ماڵ پیابین هەر ماڵەوە لە دەرگا بین و علاکەی بینێ بۆی نە خەڵک زۆر بێتە دەرەوە نە ستافەکە ئێمە زۆر قەرەباڵغ بێکە قەرەباڵغی لێ دروست بێ هەموو ئەوانەمان ئینشاءالله لە بەرچاو گرتووە ئەو ئاژەڵانەی کە ئەم ساڵ دەکرێنە قوربانی بە چەند مەزەندە دەکرێن لە ئێوە والله ئێمە بڵێن وەکو عرضم کردن لە بدایەتەوە سعرێکدا ئەنین یعنی ئاوا بە تەقریبی نە زۆر نەکەم مثلا ڕەشە وڵاخ لە 1.5 ملیۆنەکە یا حیوانی 2 ساڵە لە 1,250,000 و مەڕ مثلا لە 250 هەمانە بەرەو سەر لە 250 کەمتر نییە مثلا بزن هەروە مثلا بەران هەتا 600,000 دەرمان داناوە ئیتر لەو سعرانەیە تقریبا ئێمە شتەکانمان تدبیر کردووە کڕیومانە یعنی بڵین لەسەر سعرەکەی ڕێکەوتوین بە زیندە قەپان کە ئەم وڵاخەیە ئەم ئاژەڵە بەچەند ئەکڕین ئیتر لەو حدودانەیە یعنی ئەوەی کە ئێمە وەرمان گرتووە لە خەڵک سوپاس بخوای گەورە بەشی قوربانیەکەی سەبانەوە متمانەوەتان بەدەستێناوە لای خۆی خواست کە ئەمە بەتەشید لە چوارچێوەی ئەو مەرجانەیە واژەڵە دەیکن کە قوربانیەکە بیکرێت بەڵێ حتمما بەڵام دەمەوێت بچمە سەر ئەوەی کە چیتان بۆ مناڵی هەتیو کردووە بۆ ئەم جەژنە بەڵێ بۆ ئەم جەژنە ئێمە خۆشبەختانە ئەوە دوێنێ موچیان وەرگرت بەبێ دواکەوتن ئێمە نزیشی 600 منداڵی بێباوک لە ئێمە موچە وەرەگرێ 680 ئەوەنەیە تقریبا خەریکە ئەبێ بە 600 نەفەر بە هەموو شار و شارۆچکەکان بە درێژایی ئەم چەند ساڵێک کە لای ئێمە موچەی ماگانەیان بووە بەبێ دواکەوتن لەباری ئاسایی و لەباری نائاساییە موچەی خۆمانمان پێیاون لەباری نائاساییە کە بڵێن سەختترینیان بوو بۆ ئێمە سەروبەندی کۆرۆنا بوو کە ئەو قەدەغی هاتوچۆی ڕاگەیەنرا بوو کەس نەیەتوانی بێتە دەرەوە بەڵام ئێمە خۆشبەختانە بە تیمەکانی خۆمان لەم شارەیە بە قەزا و ناحیەکان و شار و شارۆچەکان و تەنانەت دێهاتەکانی قەراغ و شارباژێ ڕیشە گەڕین و لە ناو شاریشە ماڵ بە ماڵ
من خۆم زۆریان لەگەڵیان نابووم بە سیاری خۆمان دەرگامان لە تەقەمان لە دەرگای حوشەکەیان ناوە لە بەردە حوشەکەی خۆی موشەکەیمان ناوەتێ نەمانێشتەوە موچەکەی بۆسێ ئەوە ئەم جەژنی قوربانش سوپاس بخوای گەورە لە هەولێر و لە لێرەش لەو دوو شوێنە سەرەکیە دوێنێ موچەمان دابش کردبەوەی بۆ جەژن ئیسفادەی لێ بکەن ئەگەر پێویستیەکیان هەبێ و غێری ئەوەش ئێمە ئەم ساڵ لێرە 150 ماڵمان لە ڕێی کۆمپانیای قەیوانەوە کە جێگەی دەستخۆشی و سوپاسیان بۆ خۆیان ئاگاداریان کردینەوە متمانیان ئەوە نەپێمان هەیە ئاگاداریان کردینەوە کە 150 ماڵی منداڵی بێباوک ئەوان کارتۆنێک خۆراک و مریشکێک و 50,000 بڕی 50,000یان یابوونێ لە ڕێگەی ئێمەوە هەر لەم ساحەیە خۆمان لە ژێر خێمەکانە بانگمان کردن و بە حزوری نوێنەری خۆیان شتەکانمان بەسەرەوەی کە ئێستا لە قۆناغێکی سەختی دارایی داین و دەزانین سەروبەنی کۆرۆناشە ئاستی هاوکاریەکانی خێرخوازان چۆنە بۆ ئەوەی کە بیان بیگەنە دەستی ئەوەش بیدەن دەستی خەڵکی فەقیر ڕۆژان بەڵێ ئەوەشم بیر نەچێت غێری ئەو 150 ماڵە تقریبا 1000 ماڵیش زیاتر لە هەولێرە جلوبەرگی جەژنیان بۆ کڕا لە ڕێی خێرخوازیەکەوە کە 1000 ماڵەکە بڕێکی زۆری لە هەولێر دابشکرا و بڕێکی نێراوە بۆ شوێنەکانی تر بۆ نووسینەکانی تر وەک ئەوەی کە جلوبەرگی جەژن بێت پرسیارەکەی جەنابیشت سوپاس بۆ خوای گەورە حقیقەتێک هەیە ئێستا لە هەرێمی ئێمەیە کە بەواسطەی ئەو نەبوونی موچە و ئەو نەبوونی کار و کاسبی و پاشان ئەو دەوڵەمەن و مەقاول و ساحب شەریکات و کۆمپانیایانەش بۆ خۆی ئەوانیش ئیشیان لە کزی هاتووە بە حکمی ئەوەی کەوا چەند وەختە ڕێگەی ئاسمانیش نەبووە کە فڕۆکە بێت و بچێت و تجارەت بەو شێوەیە نەبووە مەرزەکان زۆر جار داخرابوون ئەوانیش کاسبەکانیان نسبەتێک هینی کردووە یعنی بڵێ فەرقی کردووە بۆیە حقیقەتێکە ڕەنگە نسبەتێک داهات لە هەموو شوێنێک کەم بکە بەڵام ئەوەی ئێمە تەسەوڕمان کردبوو وامان تەسەوڕ کردو کە ڕەمەزانیش داهاتمان زۆر کەمترکا بەڵام سوپاس بۆ خوای گەورە لەگەڵ پارە فەرقی نەبوو پڕ بە پڕی پاریش ئێمە 750 ملیۆن دینار زیاتر لە ڕەمەزانە هینمان کردبوو پرۆژەمان هەبوو و لە پرۆژەکانە سەرفمان کردو بەزمانی ڕەمەزان زۆر باش زۆر بە کورتی کەسێک کە بێ قوربانی بەدەست بگات و ئێستا ماڵە هەژارە و لەوانەیە کاسی جژنی نەبێ ئەتوانێت هەنا بۆ ئێوە بێت و لە ئێستادا بووی دابین بکەن لێرە ناتوانین چکە لێرە فەوزایەکمان لێ دروست ئەبێ ئەو کاتە ئیتر وەکو بڵێ مستحق و نامستحق تێکەڵاو ئەبێ بۆیە خۆمان وامان بە باش داناوە بە سەیارەی بەڕادەکە ئەینێرین بۆ ئەو شوێنانی کە خۆمان تەرکیزمان زۆرە کە ئەمە شوێنێکی هەژارنشینە و هەموو ساڵێکش لێرەش ئەو کۆمەڵە مجەمیدەی کە خۆمان هەمان بووە گۆشمان تێکردووە فەقیر و هەژار هاتووە هەریاومانە پێی بەڵام وەکو بڵێ ئەسڵی ئیشەکەمان لێرە دوورخستۆتەوە بۆ ئەوەی هەم لە ڕووی تەندروستیەوە و هەم لە ڕووی قەرەباڵغیەوە کە ئەمڕۆ ئەم ساڵم کۆرۆنایژەیەوە هەم لە ڕووی ئەوەی پشێویەک و سەرێشەیەک و سەرقاڵێکی زۆر بۆ ئێمە دروست نەبێت لێرە 200 کەس بۆسێت ئێمە لەلایە خەریکی ئیشین و ئەوش لە دەرەوە داوا ئەکا ناشتوانی دەست بنەی بەڕوویەوە ناشتوانی بە شێوەیەک تەعامل لەگەڵا بکەین کە دڵبریندار بێ لەبەرەوە هەر پرۆسەکەمان لێرە هەڵگرتووە لەوێ ئەیکەین زۆر بە ڕوونی و زۆر بە ئاسانی بە ئەو ئۆتۆمبیلی بەڕادانە لە شوێنەکانە دابەشی ئەەکەین و شوێنێکی ئەگەر بزانین بە نەوعێکە 5 لاک 6 لاکی بۆ نێرین خۆی لەوێ پارچە پارچێ بکە و بە فەقیر وەژاری ئەو شوێنە و محلەیە دابەشی زۆر باش زۆر سپاس بۆ مامۆستا ئاری عەزیز بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشین دەستان خۆش بێ خۆمان دوو نەبن بینەرانی عەزیز زانیاریەکمان هەیە کە باز لە ڕۆژی عەرەفە دەکات پێکەوە بینەری دەبین لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك کێوی عەرەفە کێوی عەرەفە دەکەوێتە خۆرهەڵەتی شاری مەکەی پیرۆز و 22 کیلۆمەتر لە ناوەندی شاری مەکەی پیرۆزەوە دوورە. مەودای نێوان عەرەفە و مینا 10 کیلۆمەترە و تەنها 6 کیلۆمەتریش لە مۆزدەلیفەوە دوورە. پانتایی کێوی عەرەفە لە خۆرهەڵاتەوە 170 مەترە و لە خۆرئاواوە 100 مەترە. درێژیەکەی لە باکوورەوە 200 مەتر و لە باشوورەوە 170 مەترە. بەرزی کێوی عەرەفە 65 مەترە، بەڵام بەرزی کێوی عەرەفە لەسەر ئاستی ڕووی دەریاوە 372 مەترە. میلێک لەسەر کێوی عەرەفە دانراوە کە بەرزیەکەی 7 مەترە. مەودای عەرەفە تەنها لەسەر ئەو کێوەوە ئەژمار ناکرێت، بەڵکو پانتایی عەرەفە 10 کیلۆمەتر و 400 مەتر چوار گۆشەیە.
کە لە ماوەی دیاریکراودا دەبێت حاجیان بۆ بەجێگەیاندنی ڕوکنی عەرەفە بگەنە ناو ئەو پانتاییە. لە عەرەفات جگە لە چەند باڵەخانەیەکی حوکمی پەیوەست بە کاروباری حاجیان هیچ ئاوەدانیەکی دیکەی تێدا نییە. لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك. بینەرانی عزیز دەچینە لای زانیاریەکی دیکە لەسەر مزدەلیفە با پێکەوە بینێرێ و زانیاریەش بین. اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك. مزدەلیفە یەکێکە لە ئەرکەکانی حەج. مزدەلیفە واجبێکی حەجە پێویستە ئەنجام بدرێت. هۆکاری ناونانی لە بەردابەزینی خەڵکیە لە بەشێکی شەودا لە بەرکۆبوونەوەی حاجیەکانە بە کۆمەڵ کە قورئان ناوی ناوە مەشعەرول حەرام کە مەبەستپێی شاخێکە لە زەوی مزدەلیفە. مزدەلیفە دەکەوێتە نێوان عەرەفە و میناوە لە سنووری حەڕەمی مەکەدایە. 12 کیلۆمەتر لە ناوەندی حەڕەمی مەکەوە دوورە. سنوورەکەشی لە دۆڵی مەحسەرەوە تاوەکو ئەلموزەمین کە دوو شاخی بەرامبەر یەکەن دەست پێ دەکات. لە نێوانیاندا ڕێگایەکەیە بە درێژایی 4 کیلۆمەتر. ڕووبەری مزدەلیفە نزیکەی 12 کیلۆمەتر و 250 مەتر چوارگۆشەیە. هەمووی شوێنی ڕاوەستانی حاجیەکانە. لە بەرفەرمودەی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت کە دەفەرمێت من لێرە وەستاوم. مزدەلیفە هەمووی شوێنی ڕاوەستانە. مانەوەی شەو لەوێدا واجبە لە سەر حاجیەکان. کاتێککە حاجیەکان دێنەوە لە عەرەفە لا دوای خۆر ئاوابوونی ڕۆژەی نۆیەمی مانگی زولحەجە نوێژەی ئێوارە و خەوتنان بە یەکەوە دەکەن بە کۆکراوەی و بە یەک بانگ و دوو قامەت. دواتر دەپاڕێنەوە و نزا دەکەن. حاجیان ئەو شەوە لە مزدەلیفە دەمێننەوە و لا دوای نوێژی بەیانی بەڕێ دەکەون. پێش دەرچوونیشیان دەتوانن وردەبەرد هەڵبگرن بۆ ڕەمی جەمەڕات واتە ڕەجمی شەیطان. لە مزدەلیفە مزگەوتی مەشعەرول حەرام بوونی هەیە کە مزگەوتی پێغەمبەرمانە درودی خوای لەسەر بێت کە ڕووگەکەی لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژئاوا 90 مەترە و پانیەکەی 56 مەترە و فراوان و گونجاوە بۆ 12,000 نوێژخوێن. کاربەدەستانی سعودیە هەستان بە چاکردن و فراوانکردنی مزدەلیفە و ئامادەکردنی گۆڕەپانەکەی بۆ مانەوەی حاجیان لە شەودا. لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك. بەلازەن ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە خوای گەورە دادەوازێتە سەر ئاسمان یەکەم و شانازی دەکات بە موسڵمانەکانی کە لە کێوی عەرەفەدا وەستاون و فریشتەکان بە شایەت دەگرێت کە دەڵێت ئەو من لە گوناهی تاوانی هەموو ڕابردیان خۆش بووم. وە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت ڕۆژی عەرەفە ئەو ڕۆژەیە کە زۆرترین موسڵمان زۆرترین ئەوانەی کە لە ئاگری دۆزەخ ڕزگاریان دەبێت. بۆ قسەکردنە سەر گەورەی ڕۆژی عەرەفە و شێوازی قوربانیکردن میوانێکمان لێرە ئامادەی زۆر بەڕێز مامۆستا شێخ باهەدین سراجەدین زانای ئاینی مامۆستا یان زۆر بەخێر بێت. سپاس کە میوانی بەرنامەکەمان. مامۆستا گەورەی ڕۆژی عەرەفە چییە؟ ئەمە کە خوای گەورە لە تاوانی هەموو بەندەکانی خۆش دەبێت لەم ڕۆژەداوە ڕۆژێکە کە مرۆڤەکان زۆرترینیان لە ئاگری دۆزەخ ڕزگاریان دەبێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا پیرۆزبایی جەژنی قوربان لە جەنابتان و لە مسلمانانی کوردستان و مسلمانانی سەرگۆی زەوی بەگشتی خۆی گەورە بیکاتەمایی خێر و خۆشی و خۆشبەختی بۆمان وە سەربەرزی دین و دنیا بین ئینشاءالله. دیارە ئەم ڕۆژەی کە ڕۆژی عەرەفەیە و بە تایبەتی باسی عەرەفە بکەین بەگشتی ئەم دە ڕۆژی مانگی زیلحەجەیە کە خۆی تەبارەکە و تەعالا لە قورئانی پیرۆزا سوێنی پێ خواردووە کە چەند ڕۆژێکی پیرۆزن
ئەم چەند ڕۆژە یەک بە دوای یەکە مسلمانان لەسەر فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تیا بە ڕۆژوو ئەبن و ئەو ڕۆژەیە وەکو جەنابەت ئاماژەت پێدا حاجیەکان لە کێوی عەرەفە کە هەر یەکە و لە وڵاتێک هەر یەکە و لە شوێنێک هەر ڕەنگێکە زبانێکە ئەچنە ئەو شوێنە و لە شوێنە کۆ ئەبنەوە کە بەڕاستی شوێنی لێخۆشبوونە هەر کەسێ بگاتە ئەو شوێنە خۆی گەورە بیکا بە نسیبی بە نیەتێکی پاک بە خاز لەبەرخوا بڕوا بە ئەو شوێنە خۆی گەورە لە گوناهی خۆشە بێ و فەرمووشێتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان باسەکە ئەمانە لە هەر یەکە و لە وڵاتێکە و لەسەر گۆشت زەویە و تەپ و تۆزاوی هاتوون لێرانە ئەپارڕێنەوە لە ئێمە ئەو دوعا و پاڕانەوەی ئەوان بەڕاستی گەورەترین ئەنی عەرەفە خۆی بۆ خۆی ڕۆژێکە ڕۆژی دوعای نەها ڕۆژی بە ڕۆژوو بوون ئێمە لە وڵاتی خۆمانە زۆر گرنگی بە ڕۆژۆکەی ئەدەین زۆر گرنگی بە ڕۆژۆکەی ئەدەین وإلا ڕۆژی عەرەفە بە تایبەتی یا بڵێ ئەم دە ڕۆژی ئەیامی زیلحەجەیە خێرکردن تیانە هەر عەمەلێکی ساڵح پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی العەمەل فیهن لەم دە ڕۆژەیە خێرکردن بە هەر جۆرێک لە جۆرەکان ئەیتر دەستی فەقیرێکە گری یارمەتی هەژارێک ئەدەی بەدەم بێنەوایەکەوە ئەچی وەکو ئەوەی کە ئێستا پێش ئێمە جەنابی مامۆستا باسی لێوە کە قوربانی کردن لێرە و لەوێ تۆ دلی ئەم خەڵکە خۆشەکەی دلی نەداری خۆشەکەی ئەمانە هەمووی لەم ڕۆژە خێرێکن خێرێکی نەبراوە خۆی تەبارەکە و تەعالا لە گوناهی بەندەکانی پێ خۆشە بێ وەلەو ڕۆژەشە لە زۆرترینی بەندەکانی خۆی پەروەردگار خۆشە بێ ئەم ڕۆژە ئەو ڕۆژەیە کە ئەکرێ بڵێ ڕۆژی قوربانیدانە بە معنایەکی تر ڕۆژی قوربانیدانە ئەم ڕۆژە فێری قوربانیدانمانەکە حەزەتی ئیبراهیم عەلی نەبینا عەلەیه السەلاة وەسەلام لەم ڕۆژەدا قوربانیدا نەبە تەنها بەجگەر گۆشەکەی ئەگەر تەماشای ژیانی حەزەتی ئیبراهیم بکەین قوربانی داوە بە حیاتی خۆی قوربانی داوە بە وڵات و مەملەکەت و زێدی باو باپیرانی خۆی قوربانی داوە بە خێزانی قوربانی داوە بە ماندووبوونی چەند ساڵەی ئەمە ئەم ڕۆژی عەرەفەیە کە بۆ ئێمەی موسڵمان بەجێ ماوە و بەڵام زۆر جێی داخیشە لە هەندێک شوێنەوە خەڵک لەوانەیە بڵێ بە جۆرێکی تر بێ مسلمانان سارد کاتەوە بێ مسلمانان لەم ڕۆژە دوور خاتەوە قورئان خوێندن تایە زیکرکردن تایە خێرکردن تایە ڕۆژوگرتن تایە بە دەمەوچوونی خەڵک تایە لە ڕۆژی عەرەفەیە شت زۆرەکە ئینسان بیکە ڕۆژی عەرەفە وەکو بڵێ شتێک نییە بڵێ پێناسێکی کورد بکرێ زۆر هەڵ ئەگرێ کە قسەی لەسەرکەی گەورەی ڕۆژی عەرەفە لەو ڕۆژەدا خۆی تەبارەکە و تەعالا لە گوناهی بەندەکان خۆشە بێ خەڵک لەسەر گۆی زەویەوە کە ئەچێ بۆ ئەم سەفەری حەجە کە یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام یەکێکە لە پایەکانی ئیسلام بەبێ عەرەفە تەواو نابێ الحەج و عەرەفە بەبێ ئەوە تەواو نابێ کە ئێمە باسی عەرەفە ئەکەین عەرەفە بە مانای گشتیەکەی ئەگە بە مانای ڕۆژەکەی بێ و بە مانای مەکانەکەی بێ بە مانای خێر و بێرەکەی بە هەر مانایەکیان بێ عەرەفە زۆر هەڵەگرێکە قسەی لەسەر بکرێ باستەوەت کرد کە عەرەفە لای ئێمە زیاتر باس لە بە ڕۆژبوونەکەی بەڵام خۆی واتە دوعاکردن بەڵێ دوعاکردن بۆ وانەی کە تەنها بە ڕۆژوون یان غێری ئەوانەش کە بە ڕۆژوون چونکە ئەگەر کەسێک بە ڕۆژوون نەبوو بێت دەرفەتەکەی دەست نەکەوت بێت ئایا دەرفەتی دوعاکردنەکەی خۆ لە دەست نەچووە هێشتا ماوە ڕۆژەکە بەڵێ لە ڕاستیە ڕۆژوگرتنەکە خی گەورە تەکلیفی مەلایەتان ناهاتە سەجمەدەیەکی لەوانەیە ئەو کەسە لە بەرباری تەندروستی بۆی نەکرێت لەوانەیە ئەو کەسە لەو چەند ڕۆژەیە لە سەفەرێک کابێت لەو چەند ڕۆژە وەکو بڵێ ڕێگرێک هەیە کە بە ڕۆژوو نەبێ بەڵام خێرکردن لە هەموو کاتێکا بۆ دەکرێت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ زۆرترین زیکری تیا بکەن الحەمدولله لا إله إلا الله الله أكبر خو ئەمانە هەموو یەکرێ ئەمانە هیچ ڕێگرێک نییە تۆ بەدەم سیارە لێخوڕینەکە تۆ ئەتوانی الحەمدولله بکەی بەدەم سیارە لێخوڕینەوە ئەتوانی سبحان الله بکەی ئەستەغفر الله بکەی بەدەم خێزان لە ناو ماڵەکەی خۆیان بەدەم چێژ لێنان و بەدەم حاجە شۆردنەوە ئەتوانێ من ئیزبانی ناکە ئەتوانێ بیکە لەبەرەوە ڕۆژی عەرەفە یا بڵێ خێری عەرەفە پاداشتەکانی تەنها بریتی نییە لە ڕۆژووکردن لە خێرکردن لە قسەکردن لە چاکەکردن لە یارمەتیدان بە دەمەوچوونی خەڵک هەموو شتەکانی ترەگرێتەوە وەکو عەرزم کردن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ والعمل فیهن کارکردن ئیتر کارەکە چێت وەختی وایە بە زمانت کارەکەی وەختی وایە بە قەڵەمەکەت کارەکەی وەختی وایە بە عەقڵت کارەکەی وەختی وا هەیە دەستی فەقیرێک ئەگری خۆ ئێستا هەندێک شت هەیە یەکێ لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتی سەرەمەرگا وەگە گەرنۆ لە ڕیوایەتەکە فەرمێ
سێ کەسی نرد بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەم گەنجە لە حاڵەتی احتیزارە و وەڵقاڵیان نەخۆشە خۆی بووی نەخرا بچێ بڵێ سێ سەحابی بۆ نرد کاتێک کە سەحابیەکان چوون بۆ لای نەهاتنەوە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بۆ دیار نەبوون نهاتنەوە هەواڵتان نەنووت یا قوربان وفاتی کردەوە بنیان تەسلیمیان کرد بە خاک و ئەی وەزعی چۆن بوو حاڵی چۆن بوو تیانەی پێغەمبەری خوا وەڵڵا حاڵی زۆر باش بوو بەڵام سێ قسەیەکە ئێمە لێ تێ نەگەشتین فەرمووی چییە وت فەرمووی یەکێ لە قسەکانی ئەیوت خۆزگایە زۆر بواە خۆزگایە زۆر بواە یەکێ لە قسەکانی تری ئەیوو خۆزگایە هەمووی بواە یەکێ لە قسەکانی خۆزگایە من بۆی عەرەبیەکەی ناڵێمەوە بۆ ئەوی کاتەکە زۆر شتی زۆرتر باسکەین ئەخیر قسەیانی ئەیوو خۆزگایە تازەکە بواە پێغەمبەر صلی الله علیه و سلم تعبیری ئەم قسانە ئەمیان بۆ کەوانەیە هەزانی مەسەلە چییە وتی ئەم پیاوە لە حیاتی خۆیان دەستی نابینایەکی گرتووە لە شوێنێکەوە بۆ شوێنێک نزیکی کردوێتەوە گەیانوتە شوێنەکەی خۆی ئەوەندە پاداشتەکەی گەورە بوو لە کاتی سەرمەرگ و ڕۆحکێشانە لەو کاتە ئاواتی خۆزەوی خۆزگە ڕێگاکەم زۆرتر بواە دەستی ئەم فەقیرم بگرتایە یان خۆزگایە هەمووی بواڵێ کولێرەیەکی پێ بوو لەتێکی خواردبوو لەتێکیشی دا بە فەقیرەکە لە سەرمەرگا پاداشتەکەی بینیەوە ئەوەنە پاداشتەکەی زۆری خۆزگە هەمووی وایە هەیانی هەموو کولێرەکەم وایە بە فەقیرەکە کراسێکی تازەی کڕیوە بیکاتە بەرخۆی کراسەکەی کە دەبەرخۆی کۆنەکەی دا بە فەقیرە لەو کاتی سەرمەگا لە خۆزگە کراسە تازەکەم باتەوە پاداشتەکەی زۆر بوو ئێمە زۆر جار بیر ناکەین هەندێک شت هەیە بە سادە تەماشایەکەین وازانە خێرکردن تەنها لە مزگەوت دروستکردنایە یا خێرکردن لە وایە تۆ بچی حیوانێ بکڕی 2 ملیۆنی پێ بی بڵێ وڵا قوربانیم کردووە لەوانەیە هەندێکیشی خوازت خێری ئەو خەڵکانە بنووسێکە هەمیشە بۆەوە خەریکن لەوانەیە هەندێکیشی هەر بۆ خۆ دەرخستن بێ بەڵام وەختێ تۆ بۆت ئەکرێ کرێچیەکت هەیە یا دراوسەیەکت هەیە فەقیرە ئەم جەژنە هیچی نییە ئەم جەژنە هیچی نیە ئەچی مریشێکی لە ناوبازار لەگەڵێنەکانی خۆتا بۆ کڕی پاکە ئێتە ئەزان چەند گەورەیە یعنی ئێمە بەس بیر لەوە ئەەکەینەوە ڕۆژوگرتنەکە ڕۆژوگرتن چاکە بچووکە پیامە ساوسەن فەرموویەتی هەر کەسێک یەک ڕۆژ لە بەرخوا بە ڕۆژوو بێ خی گەورە 70 پایز لە ئاگری جانەم دووری خاتەوە ئەمە بۆ خۆتە بەڵام ئەی ئەگەر بەرامبەرەکەت دڵخۆشکەی ئەگەر بەرامبەرەکەت پۆشتەکەیتەوە ئەیگە بەرامبەرەکەت احتیاجەکەی دەفاکەی ئێستاەوە تا بۆ 8 مانگە ڕۆین 2 موچە وەرگیراوە خەڵکانێک هەیە ئێستش بیلۆکە تۆڵێک کابرا فلانە کەس مەعاشخۆرە مانگی ملیۆنی دینارێ با ملیۆنی دینار بچیتە بازار و بێت و خەرجیەکەی بۆ ئاوڕێک نایێتەوە لەو کار بەدەستە لەو مۆزەفە لەو کابرای کارمەندە کە مەعاشەکەی نییە مەڵێ وەڵاهی مەعاشخۆرە تۆ پارەت لە گیرفانە بچۆ یارمەتی دەرفەتیشە بۆ ئەمڕۆکە دەرفەتێکی گەورەیە دەرفەتێکی هەموو خۆشەویستی لە دڵا دروستە بێ هەم کەسبی ئەو کەسە ئەخی بۆ لای خۆت من زۆر جار وتومە دەوڵەمەند بەچی ماڵوێران بووە بەوە ماڵوێران بووە لە گەڕەکەکەی خۆیانە فەقیر و هەژار و نەداری زۆری تایە ڕۆژێ لە ڕۆژان دەرگاکەی ناکاتەوە مریشێکی سەربڕایی بۆ بەرێ یارمەتی نادا کیلۆی نقولی بۆ بەرێ یارمەتی نادا بڵێ ئەم پارەی مۆلیدەی ئەم مانگە عایدی منە ئەم دراوسێ فەقیر و هەژارەی کەوە تێ بازێک لە فلانە کەس هەر خۆرە بەعبڕوا وەڵام منەوە 15 ساڵ دراوسم تا ئێستا نەمدی و نانی بووە بە کەس ڕقی لێ بێ حەزی پێ ناکە سیارەکەی لە بەردەرگار ڕابۆسی ئاگری پێ بنێن دیفاعی نەکەن ناڵێ عینی بەکەن بەڵام ئەگەر خێرخوا بێ بەدەم فەقیر و هەژاری دراوسەکەیەوە گەڕەکەیەوە بڕوە سیارەکەی لە بەردەرگار ڕاگرتووە مناڵ چێ بەدەوڵی خۆ نەچن بەدەوری سیارە ئەوە ترسام شوختێکی تێ بکەن سیارەکەی یعنی بۆ شوختی قوبولینی ئەم پیاوە زەرەرکە چونکە بۆ بەدەمیەوە بووە لە بەرەوە ئەمڕۆ فرسەتێکی زێڕینە بە تایبەتی بۆ ئەوەی کە ئێمە ئاگامان لێبێت لەم مانگی زیلحەجەیە و لەم دەڕۆژەیە و بە تایبەتی ئەمڕۆ کە کۆتا ڕۆژێتی خێر و خێرات و ئێسش نەچوە تا ئێوارە هێشتا ماوەمان ماوە بۆ پۆشتەکردنەوەی خەڵک بۆ دڵخۆشکردنەوەی خەڵک بۆ یارمەتیدانی خەڵک فرسەتێکی زێڕینە بەڕاستی مامۆستا حکمت چی لە قوربانیکردن لەگەڵ قوربانیکردن ئێمە چ پاداشتێکمان دەسەکەوێت قوربانی یەکێک لە حکمەتەکانی قوربانی ئەگەر بە وردی تەماشای بکەین حکمتێکی تایە ئەگەر وەختی خۆی کە خۆی گەورە ئەمری کرد بە حەزەتی ئیبراهیم کە جگەر گۆشەکەی خۆت سەر ببڕە شتێکی سەرسوڕهێنەرە ینی کە تۆ بیرەکەی تۆ باوکێک لە تەمەنێکی پیریاخوا ئەولادی باتێ بەڵام لەو لاشەوە بە خەوێک خەو ببینێ برێ کوڕەکە سەر ببڕە یەت بە کوڕەکەی ئەلێ مەشۆر بە کوڕەکەیەکە ڕاستە خۆ ناچێتە سەر مەوزوعەکە بڵێ وەڵام منم باوکم هەموو شتێکم بۆ هەیە ئینی ئەرا فی المەنامی ئەنی ئەذبەحوک کوڕەکە لەو لاوە چونکە ساڵحە چونکە ئیخلاسیان بۆ خوا هەیە
يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين. ئەگەر ئەم قوربانیکردنە خوای گەورە ڕحمی نەکردایە بە حەزەتی ئیبراهیم و ئیسماعیل و قۆچێکی لە بەهەشتەوە بۆ نەناردایە، ئێستا ئەمە گەورەترین دەستکەوتە بۆ ئێمەی مسلمان، ئەبوایە ئێستا ئێمە یەکێ لە کوڕەکانمان بکردای بە قوربانی. دەستت تێچوو؟ ئێستا ئێمە ئامادە نین 2 سعات بۆ خوا لێ ببڕین، ئامادە نین لە وتارێکی جومعە ئەگەر مامۆستا 25 دقەی پێ بچێ هاواری ساڵی بە قەزا بێ مامۆستا وتارەکەی درێژ کردەوە، نوێژەکەی درێژ کردەوە. ئامادە نەبی تۆ لە نوێژەکە تا ئامادە نەبی لە ڕۆژێکی هاوین و گەرما بە ڕۆژووی بۆ خوا ئامادە بووی ئەوەتە مناڵەکە سەر ببڕی بیکەی بە قۆچی قوربانی لەبەرخوا نەمانەکرد. لەبەرەوە ئەمە فەزلێکە لە فەزلەکانی خۆی پروردگار بەسەر ئێمە، ئەمە یەکێکە لە گەورەترین حکمەتەکانی قوربانی کە لەو لاشەوە مسلمانان هەموو دڵیان پێخۆشە لەسەر فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە قەدەری هەموو تووک و ئێسک و پێست و خوێنی کەوت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی بە ئەوەڵ خەترەی کە خوێنەکەی ڕژێتە خۆرە خوا لە گوناهی خاوەنەکەی خۆشە بێ ئەگەر لەبەرخوا بیکە دەی وەختێکیش کە لە قیامەتە ئەمانەمی بۆ ئەکێشرێ. ئێمە هەمومان باوەڕمان وایە کە لە لای خوا کار و کردەوە بە مسخاڵە زەڕێ، دەی ئەم هەموو ئێسک و پێست و پتوک و قاچ و ئەمەی کە هەیە هەمووی بخرێتە تای ترازوو بۆ کار و کردەوەکانی ئێمە چ نیعمەتێکی گەورەیە، چ نیعمەتێکی گەورەیە. ئەوجا لەو لاشەوە فێری بەخشینمانەکە، لەو لاشەوە فێری بەخشینمانەکە، لەو لاوە فێری یارمەتیدانی خەڵکمانەکە لەم خوێن ڕشتنەوە بۆ خۆی تەبارەک و تەعالا نافەرمێ خۆی تەبارەک و تەعالا هیچ پێویستێکی بە خوێنی و بە گۆشتی ئەم حیوانە نییە هەر بۆ خۆتانە، ولكن يناله التقوى. تەقواکە گەرنگی لێرە تەقواکەی کە تۆ لەبەر خاتی خۆی پەروەردگار ئەم حیوانە سەربڕی. وەڵا وەختی وا هەیە من زۆر جار ئێمە سەردەمی خۆش بوو باوکیشم قوربانی کە ئەکرا لە دێکەمانە بانیان نەکردین، ئەبوو بچوونە بەدەوە قوربانی خۆ ڕابوەستاینایە و الله ئەکبەرمان بکردایە و تعالی مەکانمان بکابرا بوو تا چی بکاو چی نەکاو هەرچەندە کۆمەڵە شتێکی کەشی تیا بوو کامانە ڕووشەعێنێ بەڵام خەڵکەکە دلی پێ خۆش بوو وڵات چاوپۆشیمان لێ کرد. مثلا بنمونە شەکریان هێنیان خستنەوە دەمی قوربانەکە دەمیاشی نەکرد، پەڕۆیەکی دەسەسڕێکی سووریان هێنیان کرد دەمری دوایی ئەوە یان نە بە قەسابەکە بۆ خۆی ئەیبرد. کۆمەڵی شتی تیا بوو، بەڵام لەگەڵ ئەوەشە خاوەنی ئەو قوربانیە چەندی دڵی پێی خۆش بوو، باوەڕ ببێ خوێنەکەی نەیانێڵا بچێتە شوێنی پیسەوە، ئەو نەدڵیان پێی خۆش بوو. ئەمە گەورەی قوربانیە لەوەی کە ئێمە خۆی تەبارەک و تەعالا ڕەحمی لەگەڵا کردوین، هەر شتێکی لەسەر داناوین بە پێی فەرمودەی خوا بە پێی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەسلحەتی ئێمە بۆ گەورەی ئێمە بۆ جوانکردنی ئێمەیە. خۆی تەبارەک و تەعالا ئەو خێر و خێراتەمان لێوەگە. بەعزێ جاری تریش وتراوە ئەمە لە ڕۆژی قیامەتە، لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیرات ئەبێتە ئاژەڵی سواری تۆ لە پردی سیراتەوە پەڕێنێتەوە. خەڵک ئەم ئومێدانەی هەموو هەیە بە قوربانیکردن. قوربانی هەروە شتێکی سادە و ساکار نییە. ئێمە کابرا ئەگەر نەشتێ بۆ حەج لێرە قوربانیەکە ڕێگریش زۆر جار ئەکرێ لە قوربانیکردن. حەزەکەم ئاماژەیەک بۆ بکەم مسلمانان لێیان معلوم بێ وڵا قوربانی بۆ مردوو ناکرێ و قوربانی بۆ فلانە کەس ناکرێ و من ئەگەر بۆ خۆم بە ڕەغبەتی خۆم بە ویستی خۆم بەبێ ئەوەی کەسێک تەکلیفم لێ بکە بەبێ ئەوەی کەسێک ئیجبارم بکە ئەڵێم فلانە کەس دراوسێمانە پیاوێکی چاکە فەزلی هەیە بەسەرمەوە ئەم ساڵ من قوربانیەک بەجیا بۆ ئەوەکەم، خوا بەڕەحم لێ بیگەێنێ بۆچی خوا لێم قبوڵ ناکە من بە ڕەغبەتی خۆم بیکەم. بەڵام وەختی وایە تەماشاکە لە بەخوامان دەمۆسێتی نەکرد بێ قوربانەکە بۆ دۆزنێنە ڕێگری مەکە کابرا یەت بۆ لای تۆ. ئێستا زۆر کەسمان هەیە نوێژیش ناکە، بەڵام لە مانگی ڕەمەزانە قوربانەکە دوێنێ پیاوێت تەلەفۆنی بۆ کردم ئەڵێ مامۆستای بەڕێز وەڵاهی هەرچەند کاتەکەشی تۆزە هینە بەعزێ عوزری هێنایەوە ئەمانەوێ قوربانیە بکەین بەرانێ بکەین بە قوربانیتم. وتی بەس وەڵا خۆم ئێستا نایکەم قەرار وایە خێزانم بی کاوتم خۆت بۆ نایکەی، وتی وەڵا خۆم ڕیشم تاشیوە لە بەرەوتر حەز ناکەم. یعنی تۆ تەماشاکە خەڵک چەندە تەمەسوکی هەیە بەم قوربانیکردنەوە ئەوەی کە پیامبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی. ئەنی کابرا زۆر پیاوێکی بڵێ ئەهلی مزگەوت و ئەهلی دینیش نییە، بەڵام ئەمەی لە بەرچاوە پیامبەر فەرموویەتی ئەمە سوننەت وایە هەر کەسێ نیازی قوربانی کرد با لەم چەند ڕۆژەیانی نۆکی نەکاوم لە خۆی نەکات و ئەم بینی بەوە هەیە. وتم برا بەڕێزەکەم دەستی خۆش بێ خوا خێزانەکەش بکەم ئەوسا چۆن ئێمە ئەبین بە شەریکایە. وتم خێزانەکەت ئەیکا بە ناوی خۆی و قوربانەکە تۆ ئەکا بە شەریکایە مناڵەکانەکە بە شەریکایە ڕێگری لە خەڵک نەکەی. زۆر باش مامۆستا زۆر بە کورتی لەوەی دەرفەتمان نەماوە دەمێت بزانم مەرجی ئاژەڵێک بۆ قوربانیکردنەکە چیە؟ چونکەمان پرسیارانە زۆر دەکرێتەوە لە سەروبەنی قوربانیکردندا. قوربانیکردن ئەوەی کە ئێمە بۆمان جێماوە بۆمان باس کراوە لە کتێب فیقهیەکانە ئەو قوربانی کە ئەکرێ ئەگەر قوربانی دیارە لە حوشتر و گاو مەڕ و بزن لەمانە ئەکرێ حوشتر 5 ساڵی تەواو کردبێ
بۆ نسبەتی ڕەشە وڵاخەوە 2 ساڵی تەواو کردبێ و بە نسبەتی بزنیشەوە 2 ساڵی تەواو کردبێ بەڵام بۆ مەڕ جیاوازەیەک هەیە فەرمونون ئەگەر ساڵێکی تەواو کردبێ گۆشتن و قەڵەو بێ ئەویش هەر ئەکرێ بەڵام ئەم حیوانەی کە ئەکرێ بە قوربانی ئەبێ کۆر نەبێ شەل نەبێ دانەکانی ئەوەنە نەکەوتون کە نەتوانێت لە وەڕ بخوا ڕێگری لە وەڕی بکە و مڵکی خۆشت بێ ئەو قوربانێکە ئەیکەی ئەمانە بۆ چییە؟ مەسەرەن چاوی کۆرە لەوانەیە وەختێ تۆیکەیتە شوێنێکی لە وەڕەوە باش ئەو لایەن نەبینێ کە چاوە کۆرەکەی هەیە باش بەڵام ئەمڕۆ ئێستا خەڵک ئەمەش بەڕاستی یەکێکە لەو شتانەی کە لەوانەیە برێم ئەم ڕێگری نەیەڵابێ کابرا دای بەستووە لە ماڵەوە دایناوە زۆر جار علەفی بوێنێ زۆر جار جۆکەی بوو ئەخوسێنێ لە نەدان کەمیدان کەوتووەکەی زەرەری لێ ئەوە چونکە بۆی خوسانوە و نەچاوە کۆرەکەش ڕێگەی لێگرێت چونکە دەمی خاتە ناو ئەو ئالیکەی کە بۆ دانراوە ئەیخوا قەڵەوە و گۆشتنە و چاکە و دائیمەنیش ئینسان هەر ئیشێکە کردی باشترینەکە بکا بۆ خۆی تەبارەک و تەعالا خۆی تەبارەک و تەعالا لە قورئانی پیرۆزدا لە قیسەی قابیل و هابیل فإن الله يتقبل من المتقين تەقواکاران و باشترینەکەش کامەیە ئەوە ببەخشە بەخوای تەبارەک و تەعالا نەگەڕێ بە دوای ئایەخەکەیانە ئەمانە کوبری مەرجی قوربانین بە کوردی زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا شێخ جەنابتانەکەم سپاس کە میوانی بەرنامەکەمان بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان هاتینە کۆتایی بەرنامی ئەمجارەمان لە خوای گەورە دەپاڕینەوە تاعات و ڕۆژی ئەمڕۆمان قبول بکات و تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەسپێرین و بەیانیش کە یەکەم ڕۆژی جەژنە بەرنمەیەکی تایبەتمان دەبێت ئینشاءالله بینەرما بن بەخواتان دەسپێنی خواتان لەگەڵ